سەرەڕای ڕێو بانەکانی بەغدا بەهۆی لافاوی باران بارینی چەند ڕۆژی پێشوو داخرابوو هاتوچۆ لە ناو جەرگەی بەغدا ئاستەم ببوو. پێشانگای بەغدای نێودەوڵەتی خۆڵی 42 خۆی بە بەشداری 22 وڵاتی بیانی سازدا و ئامانجەکانیشی کە بواری بازرگانی عێراق بەرەو پێش ببە. احنا سابقا شاركنا السنه اللي طافت ساڵی ڕابردوو بەشداریمان لەم پێشانگایەدا کرد ئەوەی سەرنجی ڕاکێشانی زۆری هەوادارانی پەرفیومە عەرەبیەکان و کاڵا فەڕەنسیەکان بوو. سوپاس بۆ ێزدان کڕیارمان لە زیادبووندا بوو بەهۆی جۆری باشی و ڕەسەنی پەرفیومەکانمان. هەر بۆیە ئەم ساڵ و ساڵانی ئایندەش بەشداری دەکەین لەبەر ئەوەی پێشانگای بەغدادی نێونەتەوەیی یەکەم پێشانگایە کە داهێنانی نوێی لە عێراقدا کردووە. پێشانگای بەغدای نێودەوڵەتی سەرەڕای قەیرانی دارایی و ئاڵۆزبوونی باری ئەمنی کورد بەشداربوونی خۆی لەم پێشانگایەدا بەرچاو کرد. السيكا العراق اگر نباش با امنیت هاتن داده ولو بقاوه ظروف نخوشن معاش نين راتب نين ولو شول چک باش واتیه بس ام مجبورم پیش بچن. هەنگوینی کوردستان جێگایی باسی کڕیارەکان بوو بەهۆی ئەوەی کە ناوبانجی خۆی لە ناو گشت هەنگوینەکانی جیهاندا هەبووە. ئێمە بەرهەمی کوردستانی خۆمان بە دەوڵەتان و بە خواروی عێراق و بە دەوروبەرمان دەناسێنین کە لە کوردستان بەرهەمێکی زۆر جوان و نایابمان هەیە. بەشداری دەکەین لە ئەوەیدا لەگەڵ هەنگاوانی دیکەشی زۆر لێن بەرهەمی دیکەشی هەنجوینی زۆر لێ بەڵام هەنجوینەکەی کوردستان لە هەر هەمویان بەڕەغبەترەوە پێشوازی باشتری لێ دەکرێت لەبەرەوەی کوالێتەکەی بەهێزترا لە ڕووی نرخەوە گونجاوە لەگەڵ هەموو ئەوانەشدا ئێمە بربەرەکانی منافەسەی هەموو تەحەدای هەموو ئاستەنگەکان دەکەین بە تیرۆریستەکانیشەوە و بە مەترسی ڕێگاوبانەکانیشەوە و لە بەکەشوهەواشەوە کە بەغدا بەجارێکی یعنی قەت چاوەڕێەوەم نەکردووە ئەمن لە گەڕێکی شەعب هەتا مەنسوور بە 5 ساعات بگەم لەبەرەوەی زۆری جادۆبانەکان داخراون بەڵام تەحەدای هەموو ئەوانەمان کردو هاتوین و بە ئاڵای پیرۆزی کوردستانەوە بەشداری دەکەین. 590 کۆمپانیای نێودەوڵەتی لە 22 وڵاتی بیانیدا بەشداری ئەم پێشانگایان کرد. گشت کۆمپانیا بەشداربووەکانیش ئاماژەیان بەوەدا کە بازاری عێراقی بە باشترین بازاری بازرگانی دەژمێدرێ بۆیە لەم پێشانگایەدا بەشدار ببوون. سڵاب ئامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.